دوای ئەوەی گەرەلاکانی پەکەکە لە شنگال کشانەوە دوو لیوای فرقەی 15 سوپای عێراق بەدەیان تانک و چەچی قورسەوە گەیشتە شنگال. قایمقامی شارەکە دەڵێت یەک گەریلای پەکەکە لە شنگال نەماوە. هێزێکی زۆری سوپای عێراق هاتوونەتە شوێنەکانیان پڕ بکەنەوە. دەڵێت جگە لەو هێزانەی تازە هاتوون چەندین هێزی تری عێراقی لە شنگال هەن بۆ پاراستنی شارەکە. قوات شنغال موجود حشد الشعبية جيش عراقية شرطي مي محلينا قوات ياباشينا حماية سنجارن هذا موجود حماية منطقية كنا ئەمانە یەکینەکانی بەرخودانی شنگاڵن یەپەشەن هەمویان خەڵکی شنگاڵن و ئێزدین لە دوای پەلامارەکەی تیرۆرستانی داعش لە 2014 بۆ سەر شنگاڵ وەک خۆیان دەڵێن ئەوانیش بۆ بەرگریکردن لە خەڵکەکەیان ئەو هێزیان پێکێناوە. ئێستاش خراونەتە سەر وەزارەتی بەرگری عێراق و فەرمانەکانی حکومەتی عێراق جێبەجێ دەکەن. يعني أمجي عراقينا يعني أم هو تشارشافي دولتك كده جانت كن وبريجي وصابون أمجي حكومتك مركزي هذا وشنغاجي بارشيك أشبي عراقية قانوني هكا دربازدار بن الهرجي ده شنغاجي را دربازدار أمجي مجبورن أم وی حکومت اساس بگیرن و قانونی هەگە العراقی دەبنێ ڕێخستن کردن ئەبژی گۆڕان قانونە. لە ڕۆژی 23 ئەم مانگە تەواوی هێزەکانی گەرلاکانی پەکەکە لە شنگال کشانەوە. ئێستا بۆ ئەوەی بۆشایی ئەمنی دروست نەبێت لە ناوچەکە هێزەکانی فرقەی 15 سوپای عێراق لە شوێنەکانی گەرلاکانی پەکەکە لە شنگال و دەوروبەری جێگیر کراون. لە دوای پەلامارەکانی تیرۆرستانی داعش بۆ شنگال تا ئێستا زیاد لە سەدان هەشتای شنگاڵیەکان ئاوارن و نەگەڕاونەتەوە ناوچەکانیان. گەیلان بۆتانی کورسات نیوز شنگال.